گەڕگەکانی مەڵکەندی، کانی ئاسکان، سابوونکەران و جوولەکان بنیاتنەری شاری سلێمانی بەدەستی ئیبراهیم پاشایی بابانن. زۆرێک لە خانووە کەلەپورییەکان کراونەتە بازاڕ و دوکان و گۆڕەپانی ڕاگررتنی ئۆتۆمبیل. بەڕێوەبەرایەتی کەلەپوری سلێمانی 107 خانووی کەلەپوری دەستنیشان کردووە بۆ ئەوەی بیکڕێتەوە و بیکاتە موڵکی بەڕێوەبەرایەتیەکەی تا لە ناوچوون بیپارێزێت و نۆژەنی بکاتەوە. بەڵام لەبەر ئەوەی بودجەی پێویستیان بۆ دابین نەکراوە، هەتا ئێستا تەنیا 14 خانووی بۆ کراوەتەوە. لەو 14 خانووەش 7 خانووی بۆ نۆژەن کراوەتەوە. ئەوانیش خانووی سۆفی کەریم و ئوتێل فەرەح و پیرەمێردی شاعیر و ڕەوف سەراف و بارەگەی شێخ محمودی نەمر و سەرای سلێمانی، هەروەها خانووی عوسمان ڕەشید ناسراو بە عوسمان چاوەشە. نۆژەنکردنەوەی ئەم خانوانە بە هەمان دیکۆر و تەلارسازی و هونەر و خانووە کۆنەکان بووە. دەستکاری هیچ کام لە شێوە و تەلارسازی خانووەکان ناکرێ. بەڵام ئەوەی گرفتە زۆرێک لە خاوەن ماڵەکان خۆیان خانووەکانیان نۆژن کردوتەوە و سیمای کۆنی کەلەپوری خانووەکانیان تێکداوە، یان یەک خانوویان دابەش کردووە بۆ چەند خانوویەک و دیوارێکی جیاکەرەوەیان تێدا دروست کردووە. بە شێوەیەک هەندێک لە خانووەکان جیاکراوەتەوە بۆ 7 خێزان. 30 ساڵە ماڵی باوکم لێرە ئاژین، ئەو خوشکەم 29 ساڵە لێرە ئاژی، هەموویانکی 30 ساڵە ئاژین لێرە. ئێستا کابرای سەحابی هاتووە ئەڵێ بێ بڕۆنەوە داگیرتان داگیرکردن. ئێمەش داگیرکردن لەبەرەوە من معاشەکەم تەقاوتیەکەم 200,000 ئەڵێ ئێوە داگیرکردن بێ بڕۆنەوە کرێتانەوە بێمە زەریبەمان زۆر هاتوەتە سەر. ئێمەش سەحب ماڵی وەکیلەکەمان تقریبا 4 ساڵە نەیاوە کرێکە ئەو ڕۆشتووە. ئێمە کرێمان هەراوە بەو هەموو مانگی بە پێی معاشەکە هیچ ناڵێن، ئەڵێ بێ بڕۆن. ئێستا ئەو ماڵی ئەو دیش پیانوتین و ڕۆژەی ئەوە دەرەکەن بە حکمی و کە پارەتان نەیەوە. وەڵاوەیتی تقریبا لە مانگ لە نەورۆز شاریان بۆ هێناوین. ئەوە تای دوو جار چوینتە محکەمە، ئێستا مانگی 8 شەبێ بچینەوە. بە مەبەستی پاراستنی خانووە کەلەپورییەکانی شاری سلێمانی ماوەی 2 مانگە لیژنەیەکی هاوبەش سازکراوە کە پێکهاتوون لە نوێنەرانی بەڕێوەبەرایەتی ئاسایش، پۆلیس، شوێنەوار، شارەوانی و قایمقامێتی سلێمانی. ڕۆژانە خانوو بینای گەڕەکە کۆنەکانی شاری سلێمانی بەسەر دەکەنەوە و لێپرسینەوە لەگەڵ هەر خاوەن ماڵێک دەکەن کە دەستکاری خانووەکەی بکات بەبێ وەرگرتنی مۆڵەت لەم لیژنانە. وەک دەزان ئەگەر بودجە نەبێت و هاوڵاتیش بە هەمان شێوە کە خانووەکە بەسەریا بتەپێت و حکومەت نەتوانێت لی بڕێتەوە، ئێمەکەی نەبەنی دوو بەرداشتەوە، یان ئەوەیە خانووەکە بە تەواوەتی بڕیاری تەپینی بۆ دەرچێت یاخود ئەوەیە بمێنێتەوە بەو شێوازە. لەو مودەی کە پێشووە هەنێکی بوو بە واقع حاڵ، ینی خۆی ڕووخا کاتێک بە تایبەتی پارە ئەو بارانە زۆری کە باری لە شاری سلێمانیان نزیکەی 20 خانوومان زیاتر تەپی. هەندێک خانووی خۆشمان ئێمە 14 خانوومان کڕیوە، لەو 14 خانووش کڕیومانە 7 لەوانەی ئێمەش عینەشت بەهۆی نەبوونی بودجەوە بەهۆی بوومەلەرزەکە و لەگەڵ بەو بارانبارینە عینەشت دەوانش زیانیان پێگەشت و ئێستا حکومەتی هەرێم پارەی نییە لە ئێستادا نۆژەنیان بکاتەوە. بۆیە یعنی هۆکارەکان هەمە لایەن هەمە چەشنن هەیە پەیوەندی بە ناهۆشیاریەوەیە. بۆ نمونە خانووی کەلەپوریمان هەبووە لە لیستا بووە، هاوڵاتەکەیمان پێوەست کردووە کە نەیڕوخێنێ، چووە هەستا بەبێ ئاگاداری شارەوانی شوێنەواری سلێمانی ناوەکەی هەمووی تێکداوە بە چوارچێوەکەی هێشتوەتەوە. چەندەها خانووی کەلەپوری لە ناو گەڕەکانە کە شوێنی نیشتەجێن بڕیاری بە بازرگانی بوونیان بۆ دەرچووە و بینای حەوقات و هەشقاتی تێدا دروست کراوە کە ئەمەش بۆتە هۆی شێواردنی سیمای کەلەپوری گەڕە کەلەپوریەکان. بۆیە هەر لە ڕۆسۆنگەی ئەوە قایمقامێتی سلێمانی ئەم لیژنەی دامەدان بۆی ئەو جۆرە سەرپێچیانە دووبارە نەبێتەوە. هەمووی بە بڕیاری تایبەتی دەرچوو ئەو شتانە، ژنا هەمووی دژی ڕێنمایەکانی شارەوانی خۆشیەتی و شوێنەواری سلێمانیە. لەبەرەوە ئێمە بە خۆشحاڵ و ئێستا شارەوانی سلێمانی هاتوونەتە پێش لەم بوارەدا. خانووە کەلەپورییەکان گرنگیەکی زۆریان بۆ شاری سلێمانی هەیە، لەبەر ئەوەی بەهۆی ئەم خانوانەوە مێژووی شاری سلێمانی بۆ چەندین نەوەی دیکە بە زیندوێتی دەمێنێتەوە. هەروەها دەبێتە هۆکارێکی ناساندنی مێژووی شاری سلێمانی بۆ ئەو گەشتیارانەی کە سەردانی دەکەن. ئەوەی بەدی دەکرێت هەوڵێک هەیە بۆ پاراستنی ئەم خانوانە، بەڵام بەهۆی نەبوونی بودجەی پێویست و چاوی تەماحی هەندێک لە دەسەڵاتداران و بازرگانان ئەم خانوانە لە بەردەم مەترسی لەناو چووندان.